آرین جامعه که لسر و ایرش اسرائیل با ناف دوحه که هفت پیمانه که نزدیک امریکایی یک شبکه سربازین هری از این امریکا لیه ناف بنکار گوتو بشه نامین آگربس نابر اسرائیل و امریکا و حماس دابو ارسا پولیت بیروی حماس یک جون ولاتن که هری زیر پیشگیری ده به حماس قطر بود راستی ایرش هاد همجیل ناوندا دوحه پایتخت برز دکتر هانی بسوس بسپور پیوندی ناودولتی و لکولر امنی و استراتژیک لقطر لگرمه دکتر دم عباش ایرش اسرائیل لناو جرگ دوحه ده چه پیامه که درباره امنیت سروکن حماس لقطر داهیه؟ تحياتي لكم وللمشاهدين. سڵاو بۆ ئێوە بۆ بینەران پەیامەکە ڕوونە هەموو سەرکردەکانی حەماس لە ئارامیدانی کە دەکرێت لە هەر شوێنێکی جیهان بێ دەستیان پێڕابگا پێشتر لە لوبناان و لە ئیران و لە فەڵەستین کراونەتە ئامانج ئەمڕۆ لە دەوحە کراونەتە ئامانج لە کاتێکدا شارێکی ئارامە و پەیوەندێکی باشی نێودوڵەتی هەیە و قەتەر نێوەنگیرێکی پاک و پشتێ بەستراوە لە نێوان ئیسرائیل و حەماس ئەمڕۆ شاندی حەماس کراوەتە ئامانج لە نێو جەرگەی دەوحە بۆیە پەیامی ئیسرائیل ڕوونە کە لەمڕۆوەدا نووسان نییە ئاگربەست نییە بەڵکو ئەوەی دەمێنێتەوە لە کەرتی غەزا هەرسی دێنێ دەبێ خەڵک کۆچ بکات و سەرکردەکانی حەماس لە هەر شوێنێک و لە هەر جێگایەک بن هر کاتێک بن دەکرێن ئامانج. دکتۆر پشتیوێ ئێرشێ پۆلیت بیروی حەماس دێ هەر لە قەتەرێ بمینە یان نا ئەگەر دێ نەمینە چ بژاردەیەک یا کیژان وڵاتان پێشاوی هەیەک و خۆ لێ بگرن؟ ئەوە مەکتەبی سیاسی نەبووە بەڵکو ژمارەیەک سەرکردەی حەماس لە نێوەندە خەلیل حەیە کە بەرزترین کەسی سیاسینە لە دۆحە نیشتەجێنە ماوەیەکی زۆرە و ئەو شوێنی نیشتەجێبوونە شوێنی نیشتەجێبوونی سەرکردەکانی حەماسە نەک ئۆفیسی حەماس بێ بەڵام پێم وایە دەسەڵاتدارانی ئەمنیە ڕێکار دەبنن و زانیاری تەواو نییە ئایا ئەو شاندە و سەرکردەکانی حەماس لەوێ دەمێنن یا قوتچنە شوێنێکی دیکە بەلام لایانی کەم ئێستا هەڵسەنگاندنێکی ئەمنی نوێ دەکرێت بە هەموو مانایەکەوە شوێنیان مانەوەیان بوونیان وە کەسایەتی سەرکردەکانی حەماس ئەگەر هاتوو بچنە شوێنێکی دیکە کە ئەگەری هەیە ڕەنگە بچنە ئەستەمبول چونکە سەرکردەک هەیە حەماس لە ئەستەمبول هەیە ساڵانێکی زۆرە لەوێنە لەوێ کار دەکەن دەکرێت بچنە وێندەر هەروەها دەکرێت سەرکردەکانی حەماس بچنە هەندێک شوێن بەڵام زۆر سنووردارە ساڵی ڕابردوو اسماعیل هەنیە لە تەهران لە ئێران کرایە ئامانج لە شوێنێک دەکا پێیان وا بووە ئارام بوو بەڵام کرای ئامانج و غافڵ کوشکرا و تیرۆر کرا بۆیە شوێنەکانیان سنووردارە ڕەنگە بەستە و حەوەستەمبول بێ بەو شێوە بمێنێتەوە. باشە دکتۆر بنپێکردنا سەروەریە قەتەرێ ژاڵی ئیسرائیلێ و چه باندۆرێکی لە پەیوەندیان قەتەرێ لەگەڵ ئیسرائیل ئەمریکا و هەنێک وڵاتێن عەرەب بکە؟ یەکەم قەتر هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زۆر دۆسیەدا هەروە بنکەی سەربازی ئەمریکی لە قەتەرە کە بە گەورەترینە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوین بۆیە پەیوەندی نێوان ئەمریکا و قەتەر دەمێنێتەوە ڕێکەوتنی دووقۆڵی هەیە لە ڕێگای کاری دامەزراوەیی هەرچی ڕووبدا بە تایبەتی لایەنی کەم و ئەو پەیوەندیانە دەبێت بێستر بکرێت و دوێنێش سەرۆک ترامپ پەیوەندی کردووە بە ئەمیر تەمیم دووپاتی کردوێتەوە کە جارێکی دیکە قەتەر ناکرێتەوە ئامانج دڵنیایی ڕاستەقینەی داوە لەو چوارچێوێدا لەسەر ئاستی عەرەبیدا پەیوەندی زۆر کراوە دوێنێوە لە زۆربەی وڵاتانی عەرەبی و ئیسلامی و سەرکردەکان پەیوەندیان بە سەرکردایەتی قەتەر کردووە و هاوسۆزی خۆیان بۆ دەربڕیوە و جەختێنە سەرەوە کردوێتەوە کە ئامادەن ڕێکار بگرنەوە بۆ پاراستنی قەتەر لەگەڵ سعودیا تورکیا مصر ئیمارات پەیوەندیان کردووە بە حکوومەت و سەرکردایەتی قەتەر بۆ ئەوەی دڵنیاییان پێ بدەن و هاو هەڵوێست و
بوون لەگەڵ قەتەر بۆیە ئەو بردومانی کە دوێن ئیسرائیل کردووی لە دۆحە بە دڵنیاییەوە جارێکی دیکە پێداچوونەوە بە پەیوەندی نێودوڵەتی و هەرێمی دەکرێت لەبارەی قەتەر بەمەستی بەهێزکردنی هاوپەیمانەتیەکانی بە شێوێکی بەهێزتر و تند و تۆکمەتر. کەواتە بڕایەوە ئەف بوویەر وێ چ گوهارتنێکێ مادلەیە ناوچەیی و هەروە پێواژۆیە نۆرمالکردنا پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل بکە. پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل زۆر سنووردارە تەنانەی ئەوانەی کە ڕێکەوتنی ئاشتیان کردووە پەیوەندیەکانیان زۆر سنووردارە لەگەڵ ئیسرائیل و مامەڵە ناکە وە سەرکۆن نەکراوە لەلایەنە وڵاتانەی کە بۆ من لە بەرامبەر ڕفتانێکی ئیسرائیل دەکات لە فەڵەستین و ناچووەکانی دیکە بەڕاستی ئەوەی لە قەتەر ڕوویدا شۆک بوو لە سەراستی جەماوەری و حکومیەوە و سوپای ئیسرائیلی کردەوەی هاوشێوە ڕەنگە ئەنجامدا لە وڵاتانی دیکەی جیاوازدا ئەمە زۆرێکە لە ئاگدارکردنەوە هۆشدارکردنەوەی ئەو وڵاتان ئەگەر هات و ڕێکاری پێویست نەگرنە بەر لەگەڵ یەکتریدا هاوسۆز نەبن ڕەنگە بکرێنە ئامانس بۆیە هەموو پەیوەندیانەی کە دوێنێ کراوە زۆر گرنگ بووە لەلایەنە وڵاتان و سەرکردای وڵاتانە بۆ زەختکردنەوە لەسەر هاو هەڵوێستی و یەک ریزی لە بەرامبەر ئەو پەلامار ڕفتانانی ئیسرائیلدا دەبینین لە کەرتی غەزە ئۆپراسیۆنێکی فراوان دەکات لە لوبنان لە یەمەن لە سووریا لە ئێران و دوێنێ لە قەتەر باشە دواتر کوێوە ئەم فراوان خوازی ئەم خۆ بە زلزانینیە کە لە ئیسرائیلدا هەیە بۆ کوێ دەڕەوە بەڕاستی پێی وایە کەس ناتوانانی ڕێگری لێ بکات بۆیە ڕەنگە وەرچەرخانێکی جۆری هەبێ لە پەیوەندی عەرەبی و ئیسلامی بۆ هەڵوێستە وەرگرتن لە بەرامبەر ئیسرائیل بێگومان ئەمەش گۆڕانکاری نێودوڵەتی دێنێت چونکە کێشەی ڕاستەقینە لەوەدایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پاڵ ئیسرائیلە لە هەمووی کە ئیسرائیل دەیکات لەگەڵ ئەوەشدا ترامپ گوایە ئەو باشە دکتۆر قبول نەکردووە کە دەوحە بکرێتە ئامانج. حماس گروپێکە و تافگەرێکە لە گەلێک وڵاتان وەکە ناڤلیستە تەرۆرێدا و جەم گەلێک وڵاتین عەرەبژی وەکە گروپە قەدەخەکریە. باندۆرا vê êrişê li ser îtibar û emniyeta welatên biçûk weke Qeterê wê çi be ku mêvandariya tevger û grûpên siyasiyên navçê dike? یەکەم میواندارێتیکردنی سەرکردەکانی حەماس بە هاوانجی بووە لەگەڵ ئەمریکا. ئەمە کەسی سیاسی و سەرکردەکانی قەتەر بەردەوام دووپاتیان کردوێتەوە کە میواندارێتیکردنی سەرکردەتی حەماس سەرکردەکانی حەماس ساڵانێکە بە هاوانجی ئەمریکا بووە. ئەوەش هەمووان دەیزانین بۆیە هەرزم و جۆڵێکی نوێ بۆ سەرکردەکانی حەماس لە قەتەر بێگومان بە هاوانجیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چونکە مەترسێکی ڕاستەقینە هەیە بە ئامانجکردن هەیە و نیازێکی ڕوونی ئیسرائیل هەیە کە هەموو سەرکردەکانی حەماس دەکاتە ئامانس لە هەر شوێنێک بێ ئەگەر هاتوو بتوانێت دەستیان پێ بگات. بۆیە هەر وڵاتێک کە سەرکردەکانی حەماس میواندارێتی بکە ڕەنگە بکرێتە ئامانس بەڵام بە شێوەیەکی جیاواز یعنی دەوحە بەلانی کەم و پێی وا بووە کە بە ئامانس دەگیرێ بەو قەبارەیە فڕۆکەی جەنجی ناوچەی شوێنی سەجێ بکاتە ئامانج. بۆیە پێم وایە هەڵسەنگاندنێکی ڕاستەقینە هەیە بۆ دۆخی ئەمنی سەبارەت بەڕادەیمانەوەی سەرکردەکانی حەباس یاخود نەمانەوەی لە قەتەردا چکە ئەم نازانمەوە چۆن دەبن ئەمە پێویستی بە کاتە تاکو بڕیاری لەبارەوە دەدرێت ئەرکو باسم کرد. یعنی دکتۆر ئەگەر حەماس بۆ سەروەری بچە ئستانبولێژی دێ دیسا ڕاستی ئێرشن ئیسرائیل وەرە ئیسرائیل دێ بکار بە لە تورکێژی حەماسی بە ئارمانج؟ ڕەنگە سەختی دروست بێ بە تایبەتی شێزامینیەکانی تورکیا و توانای سەربازی و قوڵی جوگرافی کە ڕەنگە بە ئاسانی دەست نەگاتە ئەو سەرکردانە ڕەنگە هەوڵی غافڵ کوشکردن و تیرۆرکردنیان بێت لە ڕێگەی گروپی بەکرێ جیراوی خۆیان لە ڕێگای هەندێک کەسی جیاوازە بەڵام بەو شێوەیە نابێ کە بردومان بکرێت چونکە ئیسرائیل دەزانێت هەر وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە کاتێک کە دوێنێ دۆحەی بردومان کردووە ڕەنگە فڕۆک
کەی شەڕکەر لە ناوچەیەکی دوورە دەستەوە بردومانی کردووە نەک ئەو فڕۆکەیە لە نزیکەی بە دووری 200 کیلۆمەتر یان 2000 کیلۆمەتر دەتوانێت بردومانیش بکارە ناوچەیەکی دووردا بەڵام ئەوەی ئەستەمبول پێم وایە زۆر جیاوازە سەبارەت بە سیستەمی بەرگری و سەبارەت بە توانای سەربازی بەڵام ڕەنگە هەوڵ هەبێ بۆ سەرکردەکانی حەماس دەستیان پێ بکە چونکە ئێمە لە ڕابردوودا بینیمە ئیسرائیل گەیشتۆتە هەندێک کەسایەتی حەماس لە ناوچەی بۆ نوێن لە مەلیزیە لە ئیمارات بە هەمان شێوە بۆیە بە دوور نازاندرێت کە دەست بگاتە ئەو سەرکردن بەڵام بە شێوە و بە تەکنیکی جیاوازەوە. گەلک سپاس دکەم بۆ برێز دکتۆر هانی بەسووس پسپۆری پەیوەندی ناودەوڵەتی و لێکۆلەری ئەمنی و استراتژی لە قەتەرێ گەرمە بووی سپاس دکەم.